بینەرانی قەدرگرانی کوردستان 24 ئەم کاتتان باش ئەم شەویش لە پرۆگرامی بۆ هەمووان و لە چوارچێوەی بەردەوامی بانگەشە بۆ خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بادینانی مەڵبەندی کوردایەتین لە سێ دەڤەری جیاوازی بەهدینان سێ کاندیدی بەڕێزی پارتی دیموکراتی کوردستانمان بانگێش کردووە کە بریتین لە بەڕێزان خات و نەجیبە نەجیب بربژێری ژمارە 21 هەروەها دکتۆر بەیار سەفەر چیچ و ڕێکانی بربژێری ژمارە 9 خات و شیلان سعید گۆران بربژێری ژمارە 17 هەرسێکیان لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان زۆر بەخێر بێن سەرچاوان با لە بیرم نەچێ بە ئامادەبوونی ژمارەیەک لە ئازیزان و هاونیشتیمانیانی بادینان ئێوەش گەلک بەخێر بێن سەرسەر و سەرچاوان شەرەفمەندین بە ئامادەبوونتان. شیلان خەمە خێری خۆش بێت مەمنون عەزیزی ئامادەکاریت کردووە بەخێر بێن بۆ دهۆک بژیت چۆن ئامادەکاریت کردووە بۆ ئەم خولەی پەرلەمان ئەگەر بچیت چیت لە هەک بەدایە کەرەمکە. پێشەکی سپاسی ئێوە دەکەم سپاسی ئەو ستافە بەڕێزانە دەکەم کە لەگەرێەوە هاتوونە بۆ دهۆک بەڕاستی جێ خۆشحاڵی ئەو هەموو گەنجێ دەدینم بە دڵسۆزی لەگەر ئێمە ئەو هەڵمەتەیە بەڕێوە دەبن حتمما هەر یەک لە کاندیدەکان هەکبەی پڕە لە کۆمەڵێک بابەت کە لە هزری خۆی داناوە کامە لە هەمووی گرنگترە بۆ تۆ هەر بچیتە پەرلەمان چی دەکەی یەکەم کار ناتوانین تهدیدکەین لە ئەنو ئەو کاتی بۆمان دیار دەکەوێت لە هەر شوێنێک من وە خۆم وەکو شیلان گۆران وا هەزرەکەم گرنگ نییە ئێمە ئللا تهدیدکەین هەرچەندە تهدیدمان کردووە بەڵام احتیمالە زۆر شت بێتە پێشمان ببینین لە شوێنێک فراغێک دروست بووە کە پێویستە لە بۆ هەرێمی کوردستان کاری لەسەر بکەین دەبێت ئێمە فیدایانە وەکو پێشمەرگە حاضر بین ئەو فراغیان ئەو لژنەیە پڕکەینەوە کە مافی ڕەوای هەرێمی کوردستانی تێدا دەبینەوە. کامە زۆر گرنگە بەڵاتەوە ئەگەر ئێستا کار یەک لەو کارانەی کە زۆر زۆر گرنگە بەڕاستی ئەوەیە جێبەجێکردنی مادەی 48 و 65 کە دانانی مەجلیسی اتحادا کە من وات دەبینم هەبوونی ئەو مەجلیسەیە بەڕاستی مافی هەرێمی کوردستان دەپارێزێ وەکو قەوارە وەکو دەستکەوتەکان وەکو شەراکە با بڵێن وەکو تەوزیعکردنی داهاتی ناو عێراقدا. دەستخۆش دکتۆر دەڤەری بادینان چی پێویستە ئێستا بۆی بکرێ لە پەرلەمانی عێراق ئەگەر چویت دەستپێکی گەلک سپاس بتەژی دەریواکە خۆشە کوردستان 24 هزرا هەندێکی کو ئەم بشین کومەکە بابەتە ئازرینین و دەڤەرە بادینانژی پێتوی گەلک خزمەتەیە پێتوی گەلک بابەتن تایبەتە بادینان پانقازەرە پارتیە و گرنگێژی هەزر تندێ دابێتەکردن بەرامبەری وێ ڕەسیدێ بەردەوامێک و پارتی بادینا هەی خزمەتگوزاریین هەمیەت حکوومەتە هەرێما کوردستانێکی زێدەتر بن هەم ژیل بەغدا ئەم هەوڵ دەین دوسێ بابەت دەف من گەلک گرنگم دیتنا من دەبێتن پێشیان وکە کار سەر هەندێک هات باکردن بابەتی دامەزراندنا گەنج و لاوێن مەک و پارساڵژی جەنابێ سەرۆکی حکوومەتێکی ئاماژە پێدا ملیونێکە مرۆڤ هاتیە دامەزراندن و حسا کووردا پتر 180,000 مرۆڤ بووینە ئەم بێبەشکرینە ئەو شەڕەت پێ دەکات ئەو شەڕێ مە شەڕێ هەمی دەستکەفتت کوردای ینی ئەو یەکەم دووەم بابەتێک و بۆ من گەرەک مهمە خەلکی منتەقا من خەلکی دەڤەرە ئامێدیەک و احتیمجێ احتیمامەوانەژی بوومە وەکو کوردستانژی مهمە قەرەبووکردنا خەلکی زیان بێکەفتیە سنووری پشتی کو دێ پرۆسە ئاشتیە بجه هێتن دەڤەرێن مە پشتی کو ئەv چەکدانانە پەکێکی پرۆسە ئاشتیە دەست بکری گرنگی ئەم حکوومەتە فیدرال بینە سەرخەت هێلێن سنووری و چارچوبێ سیادا دەولەتێ دۆنە قەرەبووکردنەوەی خەلکی خاڵا سیەک و گەلەکە مهمە بوو من گرێدایی وەک هەڤیکردنا موچە و بودجەیە خەلکی فەرمانبەرە ڕاستە نەجیب خان دێ بە حەسەکەی بە نەجیب خانی بکەم مەجالەکەم دێ هەم بەڵام گرنگ ئەفخاڵە چونکی تەمەت وی موچەیەک و بۆ هەرێما کوردستانی تێتن ئەم زەرمەندین یۆنەوەک هەویکردناوێت دەستخۆش نەجیبە خان نەجیبە خان پێشتر ئەندامی پەرلەمان بۆ دەڵێن تەیف سامی زۆر باش دەناسی ئەو جارە بشتیەوە پەرلەمان چ دەکەی
سڵۆ بۆ ڕێز بوو جانەبێتە و زۆر بە کوردی تەماشەوانن پرسیارەکەم لێ کردی کەرەمکە تەماشەوانن قەناتە 24 و بخێرهاتنەوە میهمانە جدکەین بڕاستی بژیت دەخوازی سەرکەوتنێ بۆ پارتی ديمقراطي كردستان كاين وفعلا مليون دنگ وزياتر بتن وجمهوري طبعا اسكون جمهورة بيستو ايكم جمهورة طبعا بيستو ايكن ادوريا همي كردستان اف جمهورة جالاكو بيروزا تشكو نوروزيا جبير نكين براسي طيف سامي وهر وزيرك دبرجوانديو كردودا وملات كرد نبيتن بار بك ما بينما يعني ما بينما دو خوش قد خوش قالوا وزيري قالوا حكومتك وبكردستان وباش بيتن وام وك عندهم برلمان رو لرقابي السروي وزيري دكين سرك وزيران دكين كيشينا برلماني سر هر موافقه خلق كردستان و دستوري تاكسترگي قانون تاكسترن دكري براسي او قالك گرنگا سرك وزيران رئيس وزير او بواري خوش برلماني وردگرن شنو خلقي وردگرن تبيو بيتن بيجي وزي دستور بيتا جبجي كرن او ما في خلقي هرم كردستان انه كشوي استندوري يعني ابا 10 ساله خلقي ما هوت سزادان سزادانك بدستور بقانون ب حتى باش اوزاري بچيتو او شرط پیدا كده كشري قرانوي ما في خلق كردستان ما يكري اصلا ما يكري يعني ما صورتر دبي شو كامل سر حقيقي شو كام خدان دوزين شو كام خدان مافين حقي ما حقك دستوري وقانونية بلد كين شنكو ما دبوتشي ترسين يعني أصلا قانون ودستور ونظام داخلية برلماني تأكيد السرهندت كاتن مينيتن أو عندهم برلمان بدل سوزانا وفانا او دنگي ورد جيتو بچتا برلمان لازمه امانت و دنگي سر خوار بگیرن تو نینر خلقك چاوریه تو مافی ور بگیری بسیطترین تشت او تو انت وزیره که بکشیا برلمان طيب سامي بي سر وزیران بيت کی بعدالة كاتام دمي خاطر شيلان برلمان يعني برلمان تاري لبغداد ديارة زور جاروا بينا صدق كبوستي سيادية خاتون جيبه لوانه بزانه العراق زور جار حسابي بوستي سيادي بكره بلام چنده سياديه دهنده برپرسيارتيه بيكمان شيلان خان لا او برپرسيارتيه دبيت ك نوينر هلي دبجير لا برلمان دەبێ وابین ئەگەر وانە بین وابزانم گونەهبار دەبین لێکەم ڕۆژە خۆمان کاندید بکەین حتمما دەبێ بەرنامەیەکی تخمەمان هەبێ کە خۆمان هەڵبژاردووە یاخود خۆمان کاندید کردووە بۆ پەرلەمانی عێراق ئەوەی کە خەڵک دەبێ بیزانێ بەڕاستی لەسەر هەر نوێنەرێکە بە پێی نظامی داخلی پەرلەمانی عێراق هەر نوێنەرێک لە چەند دەرێت دەنگ بینێت ئەرکە لەسەری لەو شوێنە بگەڕێتەوە هەفتانە گوێ لە معاناتی خەڵک ڕابگرێ گوێ لە کێشە و گرفتەکانیان ڕابگرێ ئەوە بگوازێتەوە لۆ نێو قاعەی پەرلەمان و گەنگەشەی لەسەر بکرێ ئەگەر یاسا هەبوو یاسایەکە جێبەجێ نەکرابوو دەبێ ئیش لەسەر و بکات جێبەجێ بکرێ ئەگەر یاسا نەبوو مەحاولەکەن لەگەر برادەران و هەواڵانی نوێنەرانی تر تەشریعی یاسایەک بکەن بۆ حەلکردنی ئەو کێشانە زۆر بە کوردی جوابمدەوە بۆ دەڤەری گۆرانەتی و بەردەڕەش چیت پێەیە بە کورتی پێم بڵێ تایبەتی گەنجانی بەردەڕەش ئەوەی من خەمی لێ دەخۆم گەنجانی ئەو دەڤەرەیە بەڕاستی گەنجی زۆر لێ هاتووی لێ هەیە گەنجی زۆر زیرەکن گەنجانێکن بە هەموو نەوعێکیش مافیان خوراوە دەستخۆش ئوستاس دهۆک یان بادینان وەڵا زێدەتر سەتەری دهۆک دەبێژن شاری پێکەوە ژیان یعنی لە باژێری دهۆکێ بێوی و بڕۆی نازانی چێ مسلمانە چێ فەڵەیە ئەوەندە تێکەڵن بێجا ئێزیدیش ئەگەر پشتە پەرلەمانی بەغدایە ئێستا لەو ساتەی کە من و تۆ گەنگەشە دەکەین دەزانی داخوازەکانی خەڵکی دهۆک چییە؟ نەتنێ ئەس داخوازیە خەڵکی دهۆکێ دزانم ئەس داخوازیە خەڵکێت کوردستانیژی دزانم چونکی پاکێجێ پەرلەمانی عێراق ئێستا دەگەرم ئەوش 53 مادن دستوری جێبەجێ نەبووینە داخوازیان هەمی کوردستانیا تێدانە گەل هەندێک تە بەحسی پێی ڤژیانێتی برایان من ئێزدی زەرانمەندن مەزنێن یعنی شەڕێ داعشن یعنی قەرەبووکردنەوەن شروع مادی معنەوی بە پێتوی حکومەتە فیدرال بهێتە سەرخەت بەگەڕاندنەوەم شکلێکی ڕێز و کەرامەت بۆ سەرگوند و ئاخ و باب کاڵێوان ئەرکی حکومەتە فیدرالە پێشیاک و ئەرکی هەرێما کوردستانی بیتن دیت نامێن
برلمان عراق بتني شر وان شر الدستوري ديال ما نبوي او شر بيدوا ببارتي ديمقراطي او كردستان از بيجم جو كانديداني از دكريت. بيجم ام لخدمت جناب سروکی بون من جرادیت کم بونا داجی گل سوشال می داجی بودی چونا پارتی و جاره بو بغداد چونا کا جیاوازه چونا پارتی بتنه هنارتنا پارلمان تارانی نبو بغداد و جاره بدید نامن و توجیه ها جناب سروکی پارتی دموکراتی کردستان سر آستن بلند دل بغداد بشدار بیتن دیگل هندجی تیم پارلمانی بتنه دید روی قانونی و جبهه کردن وان مادن دستوری کار ماده جبهه کردن و درست کردن وان فایلا بیت اوید که حتی نه که نهاتن جبهه کردن خالل همیا گرینگتر او پیک بجیانا کو جناب تا بحثی که کردستان بر همه سیاست و حکیمانه و پارتی و جناب سروکیه بو هندی کو اوه ببیتا بجن تکهلی روحا یا باجر دهوکیه و تکهلی روحا عراق بکن خلق عراق جی فیر بکن جناب سروکی توجیه کو جلک جانا دام او کو ام دبتم چین ایدی شریب و حق عراق و این کردستانه اولویت ما کردستان بید بس عراق جی فیر کن کنه چاوا دشین و کی ما پک بجیان او کل دهوکی و بادینان های جبهه دست خوش نجیب خان پێشتر لە پەرلەمان بووی بینیوتە بە تایبەتی لە کابینەی نۆکە بەڕێز مەسوول بارزانی سەرۆکاتیم کابینەیە کرد ئێمە دەڵێن زۆر چاڵی بۆ هەڵکەندرا زۆر بربەستیان بۆ دروست کرد بۆی سەرکەوتوو نەبێت بەڵام خۆراگرانە سەرکەوتوو بوو ئەوە قسەی من نییەوە هەمومان دەیبینین ئەم جارە لە پەرلەمانی عێراق چی دەکەی بۆی کابینەی داهاتوو هەر بە سەرۆکایەتی بەڕێز بارزانی گروتینی زیێدەتر بێت طبعا چور خالد سرکی ما دیگه کارو چالاک یا کن شوی کینا روجت کینا شف براستی البرلمانی و کارت کن بدلی 100-200 اندام پرلمان الویری راستی چنکو دبشین دنگ يعني دنگ راستقينه خلقي خوبي براسي خلقي ما ايش اوزرت وان جلكن ابا 10 صلاه سزدانه ايش اوزرت ملت ما جلكن بمعاشي براتبي بتعيني هر خستخانه هر پرورده هر جوتيارا حركت كرت يعني تو شي بيجي همي كرت طبعا شركه دوري اوبري قال براسي ورنج بدنويل سر خلقي جوت يكن البري يا دست بيك کو ام بكين طبعا شويسن دورين خلقي هرم كردستان بقلكم مهمه وقت ام بشين موچاخور هيوانا ور بگیتن اوا نخیر و ملت اکل کلمت که براسي اوا اقل شويسته خلقي هرم كل سمرت گرن رعاية اجتماعي براسي رعاية اجتماعي الضرر مد السراكينة لازمة أبد تفدريو جواكي موچت وانا وكين باشون وبراسة عراق اللي بهن زنداني السياسي بشمرگين قهرمان أبراسي أبا هميق أبا خالد بل يا دي قلق مهم جنجن كردستان 67 الصديق جنجن اف جنجا به وبأملة من جاورين اك به تندست فون جنجا بگیرتن خوش شیلا خان جناب دو پی چالاکی ڕێکخراوە چالاکیەکان زۆر کارت کردو دواتر دێم وڵات بۆ پرسیارکردن لەسەر چالاکی مەدەنی بەڵام لەبەرەوەی هاونیشتیمانیانی بەڕێز لێرە ئامادەن پێم خۆش ئەوانیش دیارە قسەیان هەیە بزانین ئەگەر پرسیارتان هەیە لە کاندیدان پێشنیازتان هەیە کەرم کەن ئەو خاتونە فەرموو بەخێر هاتنتان دەکەم بەخێر هاندنی کاندیدێ بەڕێز دەکەن دەمەویست پرسیارم ئارستەی شیلان خان بکەم هەروەکو ئاماژەت پێدە لە بواری گەنج و ئەو شتانە هەروەکو نەجیبە خانم وتی 67% لە ڕێژەی گەنج لە هەرێمی کوردستانن دەمەوەی بزانم بەرنامەتان چییە بۆ گەنجان بۆ گەنج بەڵێ و گەنجی گۆرانایەت خۆش یا چێکی کەش بزانین کەرم کە ئەوەی ڕێزی دووەم کەرم بس بسیار من ئەوە gelek قانون و تعلیمات هاتینە دانان کو ویان بخنه بوارد قانونی دا و جبهه بکن بس نشان برد خود خارجی بسیارم بو شیلان خانه و اريد تو شيء وبسد نجيبه يجي وكوين جنك ديشن خو برامبري وان ذو خططا كيران جوانا بشارك جوانا دەست خۆش شیلان خان ئەگەر جوابی ئەو خاتونە بدەیتەوە بەخێراتنتان دەکەم پرۆژەت چییە بۆ گەنجان حتما کە باسی گەنج دەکرێت دنیایەک پرۆژە لە خۆ دەگرێتەوە چونکە گەنج بەڕاستی مەکینەی بەڕێوەبردننی وڵاتن 167 احتیمالە زیاتریش بێ لەو عەدەدەیە کە دەڵێن هەرێمی کوردستان بە خۆشحاڵی و قووەی هەرە زۆری هەر وڵاتێک لە گەنجە کوردستانیش دەوڵەمەندە بە هەبوونی ڕێژەیەکی زۆر لە گەنج ئینشاءالله لە ئەگەر هاتوو دەرچوین بۆ پەرلەمانی عێراق
یەک لەو بابەتانەی کە ئەمە تەرکیزی لەسەر دەکەین جێبەجێکردنی مادەی 105 لە دستوری عێراقی ئەوێش یەک لە خاڵەکان باسی ئەوە دەکە باسی زەمالە دەکا ناردنی گەنجانی ئێمە بۆ دەرەوەی وڵات بۆ خوێندنی دیراساتی عولیا کە هەرێمی کوردستان بێبەش کراوە لەو حسەیە. هەروەها دانانی کۆمەڵێک سنتەر بۆ پەرەپێدانی توانای گەنجان لە هەموو بوارێکە، یعنی بواری یاساییە، بواری تەکنیکیە، ئایتیە، هوەریە، ڕۆشنبیریە، ئەوانە ئێمە بەڕاستی لە دوای 2014 بەهۆی قەیرانەوە هەرچەندە پێویستی نەدەکرد ئەندام پەرلەمان بچێت لە پەرلەمانی عێراق شەڕ لەو ئەو بابەتە بکە ئەگەر نەهاتبایە کوردستان غەدر لێ نەکرابایە لەو بەشە بودجەی هەیتی لە عێراق وەرگێ بەڕاستی قیادەی ئێمە و قیادەی حەکیمانەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بیری لەو شتانە هەموو کردبووە هەتا ئێستاش بەشێکی زۆری جێبەجێ کردووە بە پێی توانە تەحەدیەکی زۆر گەورە بوو، بەڵام لەسەر ئێمەیە ئەو جارە بچین بە جددی زیاتر کار لەسەر ئەو بابەتە بکەین کە مافی گەنجەکانمان وەرگرینەوە لە بەغدا و بین لە هەرێمی کوردستان لە بۆ هەموو هەرێمی کوردستان جێبەجێ بکەین بە تایبەت دهۆک کە ئەرکی هەموو کاندیدەکانی دهۆکە بە تایبەت لە بۆ ئەو دەڤەرەی کە دەنگمان پێدەدەن. دکتۆر جان بۆچی دەبێت خەڵک دەنگ بۆ پارتی دیموکراتی کوردستان بدات؟ پارتی دیموکراتی کوردستان ئیرادا کوردستانیایە. پارتی دیموکراتی کوردستان خدانێ خو سەرۆک بارزانیە. پارتی دیموکراتی کوردستان خدانێ پروژێ ڕووناکیە کو سەرۆکی حکومەتێ جێبەجێ کردی کو خەونا کووردا بوو. پارتی دیموکراتی کوردستان خدانێ پروژێن ڕێگوبانên هەرێما کوردستانە. پارتی دیموکراتی کوردستان خدانێ پروژێ ئاو و ئاودێریên کوردستانە. پارتی دیموکراتی کوردستان خدانێ پروژێ هژماری منە. پارتی دیموکراتی کوردستان خدانێ سەدان کارگەهایە کو وان 5 ساڵە سەرۆکی حکومەتێ دامەزراندی بە هەندێک کو خەڵک تێدا کار بکەن. پارتی دیموکراتی کوردستان دەروێی کو پارتێکە سەرئاستی نیو دەوڵەتی و دنیای پارتی دیموکراتی کوردستان ئەدی پارێزەری کوردستان ئەس بەحسێ بێ خڕێ ناکەم ئەوە هەممی واجبێت پارتی نەبەس بۆ ئەوانە هەم بۆ دەستکەوتی پارتی ێزان خۆلایانی دیکەش حکومەت بووە خوایە ئێجا با من نموناکی بڵێ لە پێشچاوێت خوب بینم بلا بینەر بینە پێشچاوێت خۆ 2014 شەڕێ داعشە جەنابی سەرۆک نییە کاک مەسرور لەوێ نییە فەرماندا مەنسوور لەوێ نییە ماڵی بارزان نییە و پارتی نییە وەزعی کوردستان چۆن دەبێتن چۆن دەبێت ئێجا با جوابیان بدەن چۆن دەبوو ئەوە ئێک دوو پارتی دیموکراتی کوردستان حکومەتە هەرێما کوردستانê بام 5 ساڵدا ئەوە جەنابێتە گوتی سەرەڕای وانگی باشتنا دنیایەکە پروژە پێشکەشکریە و ئەوە ئەس پێ ئاگەهدار جەنابێ وان کارنامەیەکە تێر و تەسەل گرێدای ماف و شایستن حکومەتە هەرێما کوردستانê گرێدای ژین و ژیارە خەلکی بە گرێدای پروژێ چاندنێ گرێدای گەشتیاری گرێدای کارکردنا گەنجان و دەست بە کارکردنەوەن و دروستکردنا فرسەن کاری هەبووینە ڕێگیریên حکومەتە فیدرال ئەوێن کو حتەنوکە ماف لەمەگرتیت گەل هەندێژی ئەف پلانە جێبەجێ بووە و ئەوە ئەس بینم کارنامە داهات یا حکومەتە هەرێما کوردستانê کو me مەجموعەیەکە کەساژی استیشارەتێدا هەبووە مەڕەئی داینێ کارنامەیەکە بەس بوتە نمونەکە گەلێکا زیندی بینم گەلێکا زیندی و یافسانەهی مەسەن me pitir dihûkê min dîrasaya kir me ser 3000 خێزانên خودان zarokên اوتیزمê heye karnama hikûmeta Herêma Kurdistanê da ya dahetî da projek jî ew e telasîmiya jî tê da ye nexweşiyên bilin jî tê da ye em dê ser hindê karkên ku ev bêjin xedematên ku berz e ev xizmetguzariyên ku berz e ku kes lê nebûye xudan çarçovê plana partî da bû bexda jî Herêma Kurdistanê jî baş Necîbe Xan Pirşariyan barîzan li bîr mawa وتی زۆر جار یاسا دەردەچێت بەڵام جێبەجێ ناکرێت ئەم جارە بچنەوە پەرلەمان چۆن کار دەکەن بۆی کاتێک یاسا دەردەچێت بە تەنها حبر على وەرەق نەبێ ئیتر جێبەجێ بکرێت بە کردەیی ئەرکە ئەندام پەرلەمان سێ ئەرکە یاسەدانان چاودێری ڕقابە یا دژینی ناراتی نەف خەلکی خۆدا بیتن ڕاست مەسئلە چاودێری ئەهەڤەیە شروع لە ئەندام پەرلەمانی چونکو أعلى سلطة العراقي برلمانه لوقتو أندام برلمان تو شوف ديري بكي جبجي كنوي خاصة أو يسايد جريداي هرم كردستاني با وخلك هرم كردستاني با و بشين شوف ديري بكين أو جلك أو جرينجي يعني تشتي جلك جرينكو أندام برلمان رول خوب جردن شوف ديريه وشوف ديري جي دولكات يان دعوي خلتي راس وكت يان أو يسايهات يا
يعني مدة قانون دو بيتا جبجة كرن بس خلاقاتي مجال ندم از بيجا كرمك جلك وجرينجا بس بخير مجود شوي سداري ومجود بوجنجا بس شامي وجرينجتر براستي مسألة يعني باراستنا كيان فدرالية هرم كردستانية سلوغان بارتي ديمقراطية كردستان الشراكة التوافق التوازن اگر تو بي جمارة يعني جمارة عندهم برلمانات يعني عربا يليد كردا اگر حسب عدد یه کرسی کابیتن او همی گاوا ده خدا نزورینه چونکو او قانونت کو بیجی یعنی بخود چه کرین خوزنه بس كرد وك نتوا كرد الجال عربة لازم بظانن مبدأ شراكته جالك مهمة وطبعا مسألة يا كيان هرم كردستانه تا دو ركن تاني جغرافي ويا قانوني ركن جغرافي ماده صادوتشل لازم بيت جيبه جيكر وقت ماده دستوري وام كار سر هندب كاين لا بس فراكسيون بارتي لازم همي كورت يك رئيس يك هلويس راسي بشين بون خالق يدي ركن قانوني مجلس اتحاد مجالك بدا براي خود استا دو پیام بتسلی وردگرم باب شنو لای شیلان خان زور چشیان باز کرد با رێزان بە تایبەتی نەجیبە خان دوو خول لە پەرلەمان بوو کاکباری شێک لە کێشەکانی ئەوەی دەمەوێت ئیشی لەسەر بکەم کێشەیەکی تکەمانەیە ئۆتیزم و منداڵانی خاوەن پێداویست کێشەی زمان بەڵێ ئێمە بە پێی دەستور زمانی کوردی زمانێکی فەرمیە شیلان خان چ دەکا بۆ زمانی کوردی لە بەغدا لە دستورە هاتیە زمانی کوردی زمانێکی فەرمیە بنووسین كتاباتي دوائر حكومي دبي بكردي بيت بلام استا جنابتان كتابك بو بغدا بك اگا بكردي بي وري ناگرن او واقع حاله هم من دزانين او بيشل كردني كي صريحي دستوره وي قبولي كان بكردي من كردستان هو كتابي شي فرمي دنيري هذا نمونه كده ما جنبته باش لا خان جواب لا ديمو لايتو هر دين وسر اوي كدبي نوێنەرانی هەرێمی کوردستان لەناو پەرلەمانە نەک پارتی دیموکراتی کوردستان هەموو نوێنەرانی پارتەکانی کەش یەکدەستە کار لەسەر جێبەجێکردنی ئەو مادەیە بکەن کە ئەویش زمانی کوردی بە فەرمی بەکار بێت لە بۆ هەموو دائیرەکان لە بۆ هەموو مؤسساتی حکومی و ناحکومی دەستخۆش کاک دکتۆر هەمان پرسیار بۆ زمان ئەمە خەڵکوازانێ بەس کێشەوان و کێشەی دیموگرافی ئەمانەیە لەگەڵیان دنیایەک و کێشەمە دیال بەغدایەتی جۆری کێشین سیاسیش هەمیە مەزنترن يعني ريجندان اف كيشن دستوريه بين دروز بن سببين سياسي نوا زمان با جنابه بحث كلمات چاره يعني بصريح بيجي زمان كردي وعربي زمان يعني دولة العراق فيدرالين ادبت بيت جيبه كرن جيبه كرن دستوري خو بشداري بارتي وكي نجيب خان اماجه پیدای سربنگه يعني شراكته سربنگه توافق و توازنه دیگدو نوید مؤسسات دولت دا کاریگری یک و گلک خراب دی پاش خویلیتن ام دویتن برای که کردستانیش درست کن یعنی پارتی بتنه اوانه های تکرن ام دوید گل واقعی بین برای که کردستانی درست بید با داخواز و خواستن خلق کردستانی هر کسی بس داخلاس کم هر لایه سیاسی وجداری وی برای نکرد دویتن اف ملته جناف خوب کده دست خوش دو همین پیامی خاطر نجیبه بله زمان کردی بله نمونه مهم از بینم پاره عراقی یعنی زمان کردی سر نبو ماده 4 دستوري وقانون اللغات الرسميات بين اللغتين الرسميتين الكردية والعربية ما محافظة بانك مركزي ما كيش برلماني ما داخل جكر بوشي بورا عراقي زمان كردي سرنا زمان كردي بله نوكا بله ها قلت حقي ويا ودرسته قلت نوكا بينجي هزاري الجير طبعي الجير طبعي وجابي براسيجي دو سنة مدجك إن عندن زمان كردي بصرنا ينكرت بله كلا تدا بله بله كتو بينجي هزاري بيني زمان كردي نه تدا أوجي طبعا جودت مم دماغ پیام من براستی دنگ درن هجا و خوش توی و قدر گران جمارا من راستی 21 بو بخولا بهتن جلك وجرينجا دنجي بدنا وكسد شهر زو سربور وجسارت وبشن لاني نروت يا راستقينا خلك كردستان بكان شكو ملاتي كرد براستي بيد في وان كس البغدا او كسن بشن افضل مزوردار يسان خلك ما افطان في يوم ملاتي متدا بشن هوني كود يوم ملاتي كان الجوري دستوري هميشه عراقي ما في خلك كردستان وخاك كردستان باريس سركفتيبن دو همين فهمي جنابت سوزه دین خلکی کردستان کو پیشمرگیت کردستانی بین
پارتی امت پرورده کردین که ام دستبرداری پارتی و خوب ببین با خلک کردستانه ام داخوازش خلک کردستان که پشتوانی لیست 275 بکرد به هنده که قواره حرم کردستان یه پاراستی بید به هنده که خدمتگزاری خدمات پیشتر بوی ولاتی بینه کردن به هنده که کردستان جوی دستی بو دسته که باشتر جمارا من نه از خلک باجر دهو که دست خوش خاتون جنابش دوامین پیامد بگینا زۆر سپاس بۆ ئەو میێوەنداری ئەوڕۆکە بەڕاستی ئەو چاوپێکەوتنەی جەنابتان ژمارەم هیفدەیە لەسەر بازنەی دهۆکە دوایین پەیامم ئەوەیە بە خەڵکی هەموو هەرێمی کوردستان دەڵێم تکایە دەنگتان ئەمانەتە بەرامبەر خودا ئەمانەتە بەرامبەر هەرێمی کوردستان ئەمانەتە بەرامبەر جەنابی سەرۆک بەڕاستی ئەمانەتیشە بەرامبەر خوێنی ئەو هەموو شەهیدانەی کە لە سەرەتای شۆڕەشی کوردیوە دەستی پێ کردووە هەتا دوایین ئەو شۆڕەشەی کە لە داعش سەدان و هەزارەهان خوێنی گەنجانمان ڕژا چونکە دەنگدان بە لیستی 275 پاراستنی قوارەی هەرێمی کوردستانە بەدەستهێنانی مافی هەرێمی کوردستانە لەوەی هیچ دەنگدەرێک هیچ تاکێکی هەرێمی کوردستان دوایی گلەی نەکات بڵێ لۆ مافەکانمان بەدەست نایێنن ئێوە دەنگ بدەن ئەو کاتی دەبینن ئایا پارتی دیموکراتی کوردستان مافەکان بەدەست دێنێتیان بای سەرکەوتنی هەرسێکتان سپاس بۆ ئێوەی هێژا کە لەگەڵمانمانەوە سپاس بۆ بینەرانی زێدە قەدرگران کە یاوەرمان بوون هەمیشەتانشە